یەکێک لەو لایەنە گرنگانی کە ئاراستی تاک و کۆمەڵ دیاریەکان ئیدارەیە. چۆن ئیدارەدانی کۆمەڵگاکانیان نەکرێت. خوای پەروەردگار ممکن نییە بڵێ ئاوا بمپەرستن، ئاواش زەکات بدەن، ئاوا پچفتارتان وابێت، لەگەڵ دراوسێ وابن، لەگەڵ هەموو شتێکا وابن، دیسان وازیان لێبێن لە کۆمەڵگە گەورەکەیە حەقی نەبێ بەسەرەوە فیرعەونێ بێ حوکمیان کرد. بۆیە دەرهەق ناردن و کار و ئەرک و بەرپرسی نێراوەکانی خۆی کە پێغەمبەر عەزیزەکان نەفەرمێ کانە الناس أمة واحدة، ئومەتان هەمویان یەک بوون. فبعث الله النبيين مبشرين ومنذرين وأنزل معهم الكتاب بالحق ليحكم بين الناس فيما اختلفوا فيه وما اختلف فيه إلا الذين أوتوه من بعد ما جاءتهم البينات بغيا بينهم فهدى الله الذين آمنوا لما اختلفوا فيه من الحق بإذنه والله يهدي من يشاء إلى صراط مستقيم. خلچی هەمویان یەک ئومەت بوون. دوایی خوای گەورە پێغەمبەرانی لە ناویانە بۆی هەڵبژاردن و ناردی بۆیان تا مشدە دەرو بن و هۆش دەرژ بن، تا سەرفرازی و ئینزار بخەنە پێش چاوی ئەو خەڵکە، تا چارەنووسی بەد و چۆرەوەریەکانی دنیا و قیامەتیان بۆ ڕوونکردن. کتێبی خۆشی لەگەڵیانە بە حەقەوە ناردە خوارەوە بۆیان تا چارەسەری کێشە و مشکلاتی ناوخۆی ئەو خەڵکیان پێ بکە، حکمی نێوانیان بکە. سەیریکەن خوای گەورە فەرمێ فبعث الله النبيين جمعا پێغەمبەران کە چیە فەرمێ وأنزل معهم الكتاب نافەرمێ الكتب، چونکە ئەحکامی خوای پەروەردگار شێوەی ناساندنی خوای پەروەردگار و پەرستن و ئەو جۆرە شتانە هەمووی بەو شێوەی بوو کە ئەبێ وا باوەڕیان هەبێت کە خوای گەورە کردگارە پەروەردگارە دەسەڵاتی یاسا و ڕێسادانانیش بەرنامە ڕێژیش ئەو هەیەی. دوایە فەرمێ لیحکومە بین الناس بۆ ئەوەی حکم لە نێوانی خەڵکیا بکە، یعنی حکمی پێغەمبەران هەمویان وەکو یەک وایە. ڕاستن بە کۆ یەکەم جارە فەرمێ النبیین مبشرین ومنذرین، دوایە فەرمێ لیحکومە بین الناس فيما اختلفوا فيه، ئەمە اختلافەکە لە نێوانی خەڵکیە زۆرە و جودایە و بە نوع وشکال شێوەیە. لێرە خوای گەورە ئاوا فەرمێ تا حکمی نێوانیان بکە، کەچی بەهۆی ئەو دەست درێژی و ستەمکاری ناو خۆیانەوە بەغی اختلافیان تێکەوت و تەفرقیان کەوتە ناو. بەڵام خوای گەورە بە ئیزن و ڕزای خۆی ئەو کەسانانی هیدایەتدایەوە کە عەوداڵی حەقیقەتەکە بوون و ڕێی ناسینە و شارەزابوونەوەی حەقەکەی نیشاندانەوە، جارێک کەسەر لەنێو هیدایەتی دانەوە. چونکە خوای پەروەردگار ڕێنمایی هەر کەسێکی کە مەیلی لێبێ بەرەو ڕێبازەکەی خۆی ئاراستە ئەکا. لەم ئاەتەیە ڕاشکاوانە خوای پەروەردگار باسی فەرمانڕەوایی و ئیدارەی سیاسی و حکومکردنی ئەو پێغەمبەرانەکە کە خۆی ناردوونی. ئەمەش هەموو لاف و گەزافێکی ڕۆژئاوایی و هەروەها ناحەزانی ئیسلام لە تابعی ڕۆژئاوایەکان بە درۆ خاتەوە کە ئەڵێن دین نابێ حەقی بەسەر سیاسەتەوە هەبێت، یان سیاسەتیش نابێت تێکەڵ بە دین بێت. چونکە خوای گەورە پێغەمبەرە نازدارانەی خۆی کە هەڵی بژاردوون و هەمویان پیاوچاک و چاوساغی کۆمەڵگەکانیان بوون، بۆ پەیامی خۆی هەڵی بژاردوون، پەیامەکەشی دیاری کردووە، یاسا و ڕێسای خۆی فێر کردوون، بە وەحی بۆ ئەوانی ناردۆ تا کۆمەڵگەکانیان بەو ئاراستە و تەعلیماتە خواییە ئیدارە بدەن. خو لە پێغەمبەرانی هەڵبژاردەی خوایی لەم لاوە پیاوچاک لەو کۆمەڵگانەی خۆیانە پەروەردەکەن، بیان جێڕنەوە لە خراپەکاری، لە دزی، لە درۆزنی، لە زینا، لە شەراب، لە لاسەنگی بۆ پارسەنگی، ئامۆژگاری ڕۆژانەی ئەو خەڵکە بەردەوام بکەن، چاودێری وەکو باخەوان چاودێری ڕەفتار و ڕەوشتی پارسەنگیان بکەن و مستەقیم پەروەردەیان کەن و شتیان فێرکەن. لەو لاوەش کافر و ملهوڕ و درۆزن و پیاو خراپە هەموو بێنە سەرکار و ببن بە سیاسەتمەدار و ببن بە فەرمانڕەوای کۆمەڵگەکە. آخر چۆنەمە لە داد و حکمت و بەرپرسێتی خوای پەروەردگارە وەشێت. مەگەر بۆچی بە پێغەمبەری ئازیزی خۆی فەرمێ شەرع لەکم من الدین ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب. سيري أما آياتك عليه يستحى تتخواروا لظروف إهما كلا كردستان جين. أفرمي شرع لكم من الدين ما وصى به نوحا خواهي قول لويك نوحي بيراس بارد بو إيوشي كرد أحكام الشرع والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى هروها لويك بو خوتي ناردو لوي إبراهيم وموسى وعيسى بيراس بارد وكتشيها أن أقيموا الدين دين كبر قرار كان ولا تتفرقوا فيه
جیاوازیتان لە پیادەکردنیا تێنەکەوێت لە دەستەبەرکردن و بەرجەستەکردن و هێنانە سەر حکمیان. ئەمەی ئێوە مشریکەکانی بۆ بانگکەن زۆر لەسەر دڵیان قورسە. كبر على المشركين ما تدعوهم إليه. چەند ئێستا لەسەر دڵ و دەرونیان قورسەکاڵێ ئێوە دیندارن هەقی سیاستتان چییە؟ ئێوە استغلالی دینەکەکەن بۆ کاروباری سیاسی خۆتان، چونکە لە شانیان قورسە دەرەقەتی ئێمەنیان کە دێنە پێشەوە وەکو ئەوان قسەکەین، وەکو ئەوان باسی ئیدارە و سیاست و هەموو شتێکەکەین، باسی نەوت و ئابووری و کۆمەڵایەتی و یاسا و سیستم و ئەم جۆرە شتانەکەین، ڕەنجیژە دەین لە مەیدانەکە شاوەستاوین، ئەخلاقمان لەوان بەقووەترە، فکرمان لەوان بەهێزترە، شعبی ترین لە ناو خەڵکە ئەژین، جەماوەری خەڵکەکە زیاد ئیسلامیەکانەکەون. لەبەرەوە خوای گەورە فەرمێ كبر على المشركين ما تدعوهم إليه. هەم بانگەوازەکەتان قورسە لەسەر دڵیان، هەم هەبوونی خۆتان، چکە تەحملی ناکەن. دوایە فەرمێ الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب. بەڵام خوای گەورە خۆی ئەو کەسانەی ئەیەوێن بۆ خواویستی هەمویان هەڵیانە بژێرێ. هەر کەسێکیش بەڕاستی بێوێ بەرەو خوای گەورە بێتەوە بۆ خوش حتمما ڕێنماییەکە و ڕێڕاستی نیشانەتە. لە شوێنێکی تری قورئانە فەرمێ بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام لە جاثیەیە فەرمێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. پاشان تۆمان خستە سەر ڕێبازی شریعەتێک دەیساتۆ شوێنیکەوە، شوێن هەوا و هەوەسی ئەو کەسانە مەکەوە کە نازانن. شریعەتە هی خوای پەروەردگاری زانا و کارزان و کارجوان و کار بەجێ ناردوێتی خوارە دەی ئەوە زانێ کەوا بوو تۆ نەکەی توخنی ئەوە بکەویتەوە ڕێبازێکی تر هەڵبژێری. ڕێبازی چێش؟ ولا تتبع أهواء الذين لا يعلمون. لە ڕێبازی خوای پەروەردگار و کارزان و کارجوان بترازێ ڕێبازی پشێ و ئاڵۆزی ئەوانی ترە. لەمەوە ئەوە ڕوونەبێتەوە کە لە دیدی ئیسلام و مسلمانانە ئەوە بەڵگەنەویستە کە حاکمێتی بە هەر سێ بەشی حاکمێتیەوە، تەشریع یاسادانان، یان حکم دەرکردن تەنفیزکردنی حکمەکە، یان داوەریکردن، چونکەوە هەر سێ بەش عایدی حاکمیەتە. ئەشێ پەرلەمانە و حاکم بۆ حکمی دەرکردو، ئەشێ وەزیرێ بگە و تەنفیزکردنەکەی گرتووەتە ئەستۆ، ئەشێ قازیەک بێت داوەری خەڵکەکە بێنەوە بۆ لای حاکمێ قانونەکانی لەبەردەستایە بۆ جێبەجێکردن. کەوابوو ئەوە بەڵگەنەویستە کە حاکمێتی خوای پەروەردگار، کە حاکمێتی مافی خوای پەروەردگار و کەس بە هیچ شێوەیەک بێمۆڵەتی شەرعی خوایی بۆی نییە توخنیشی کەوێ. ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. هەر کەس بۆ حکم نەکا کە خوای گەورە ناردوێتی خوارەوە ئەوانە کافرە. ئەو حکمەش بە هەر سێ لقەکەیەوە کەوتمان و هەرچی شتێکی تریشی کە لێ تەنها و تەنها مافی خوای خاوەنە و چونکە ئەو کردگارە و پەروەردگارە و تەواوە و مافی ڕەهای هەیە لە یاساوی ڕێسا داڕشتن و هەر کەسێک بۆ خۆی یان بۆ کەسێکی تریان زەوت کە با لە داوەری یەک کێشەشا بێ بیچەسپێنێ وەکو یاسا کافرە و لە ئومەتی مسلمان پێی چۆتە دەرەوە. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. سوێن بێ بەخواکەی تۆ ئیمان دەرنابن تا تۆ نەکەنە داوەر لەو چێشە و ناکۆچیانەی کە لە نێوانیانە ڕووەدا. جابێ کە حکمت کردن بە تەواوی ملکەچی بۆ بڕیارەکە دەرببڕن و پێی ڕازی بن، ئەمە سەرزارەکی پێی ڕازی بن. اینجا فەرمێن نابێ هیچ گرێ و گۆڵێکیش دەربار ڕەوایی حکمەکەی تۆ لە دڵ و دەرونیانە بمێنێتەوە و ئەبێت تەسلیم بوو بن، بە تەواوی خۆ تەسلیمی حکمەکەت بکەن، لە دەرەوە لە سەرزارەکی هەرە بێت تەسلیم بن، چونکە ناتوانن تەمەڕود لە تۆ بکەن. دەسەڵاتت هەیە بە زۆر ڕاپێچەکەی هێنیتە ژێر بارەوە، بەڵام لە ناخیا مهم ئەوەیە خۆی کافر نەکا و تەسلیم بوو بێ بۆ ڕەیە. ئەوە هەڵوێستێکە کە لەگەڵ لا إله إلا الله محمد رسول الله گونجێ. ئەما غەیری ئەوە ممکن نییە.